ئەندامێکی مەکتەبی سیاسیەکێتی ڕێدەگەیەنێت دوا بە دوای هەڵوێستەکان لە بەرامبەر وەزارەتی نەوتی عێراق درێژە بە هەوڵ و کۆشەکانیان دەدەن بۆ زامەکردنی مافی خەڵکی کەرکووک لە شایستەدارایەکانی پارێزگاکە و داواش دەکەن بەغدا پابەندی بەڵێنەکانی بێت. یەکێک لە خاڵەکان ئەو ڕێکەوتنەی نێوان بەڕێز پارێزگاری کەرکووک وەزارەتی نەوتی عێراقی بوو بەڵێنەوەی پێداین کە بەداداچوونی بۆ بکە و جێبەجێ بکرێ. ئێمەش چاوەڕوانی هەنگاوی عەمەلینە بە تاکید بە تایبەتیەوەی پەیوەندی بە کەرکووکەوەیە فراوانکردنی پاڵاوگەی کەرکووک یان دروستکردنی پاڵاوگەیەک ئەمە بە هەفتەیەک جێبەجێ ناکرێت بەڵام ئێمە داواکار بووین کە بکرێتە بواری عەمەلیەوە عقد و کارەکان جێبەجێ بکرێت بۆی زەمانەتێکە بێت کە بە زووترین کات ئەمە جێبەجێکرێوانە و چاوەڕێی وەڵامین بە دنیایەوە خۆ ئێمە هیچ ڕۆژێ لە ڕۆژان مەبەستمان کێشە نەبووە بەڵام سوورین لەسەر داواکاریەکانی خەڵکی کەرکووک کە تایبەتی ئەو زوڵمەی کە لەسەر دانیشتوانی کەرکووک دەکرێت و بەڕێز پارێزگاری کەرکووکیش گەڕاوەتەوە هەنگاوی داهاتوو چاوەڕوانین لەگەر پارێزگاری کەرکووک لەگە ئیدارەی شارەکە لەگە لایەنەکانی دیکەی کەرکووک هەر هەنگاوێک پێویست بێ دەخێنە بەر بەڵام وەڵامی ئیجابیشتی ئیجابیمان بستووە بە دنیایەوە ئەمانە ئێمەش مەبەستمانە شتەکان بە ڕێککەوتن و بە گفتوگۆ چارەسەر. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ئاشکرای دەکات پرسی نەوتی کەرکووکیان گەیاندۆتە بەغدا و وەزارەتی نەوتی عێراقیش بەڵێنی داواکار بۆ داخوازیەکانی کەرکووک بکات. پەیامی کەرکووکیەکانمان گەیاندێتە وەزارەت لە دەرەنجامی ئەو هەڵوێستەی کە یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک ئەنجامی داوە کە مەطلەبی تێکڕای دانیشتوانی خەڵکی کەرکووکە ئەویش دروستکردنی مەسفایەکی مۆدێرنە لە کەرکووک کە خەڵکی کەرکووک لی سوودمەند بێ ڕاستەوخۆ و ئێستاکە وەزارەت لە دراسەتی ئەو وەزعەن ئەو بابلین ئەو مۆزوعەدان وەزیری نەفتی عێراقی لێرە نییە لە دەروی وڵاتە و لە هاتنەوەی دانیشتنی دووەمان لەگەڵ وەزیرا بێت بەڵام ئێمە پیانمان ڕاگەاندووە مۆزوعی مەسفای کەرکووک ئێستاکە مەطلەبی تێکڕای دانیشتوانی کەرکووکە و خۆشبەختانە حزبە سیاسیەکان لە کەرکووک هەمووی پشتگیری لە هەڵوێستەکەی یەکێتی نیشتمانی کوردستانیان کردووە بۆیە پاش کشێ نابینەوە لێی ئەمە یەکێکە لە داواکاریەکانمان کە کردومانە داواکاری دیکەمان هەیە کە شایستەی دانیشتوانی کەرکووک و خەڵکی کەرکووک بێت. بە پیزانێرەکانی کورسات نیوزیش لە دواکۆبنەوەی مەکتەبی سیاسیەکێتی و حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەغدا ئامادەی دەربڕیوە کار بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی کەرکووک لە بواری نەوتیدا بکات و پابەندی ئەو ڕێکەوتنەش بێت کە لەگەڵ ئیداری کەرکووک ئیمزایان کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.